هێزەکانی ئەمریکا لە عێراق ئاهەنگی کریسمس دەگێڕن بە ئێوارەخوانی قەل لە ناوچەی کراملسی عێراقی لە باشووری ڕۆژهەڵاتی مووسڵ. شارەزای خواردن ئەلفێردالی کە یارمەتی ئامادەکردنی خواردنی قەل دەدات بۆ هێزەکان دەڵێت بۆنەکە تاڵ و شیرینە. لە ئێستاوە من ئێوارەخوانی کریسمس ساز دەکەم بۆ نزیکەی 150 سەرباز. ئێستا دوورم لە خانەوادەکەم و لە سوپام. ئەمە یەکەمین کریسمسی کوڕەکەمە کە ئێستا تەنها تەمەنی دەمانگە. لە ڕاستیدا ساتەوەختێکی زۆر تاڵ و شیرینە بۆ من لەبەر ئەوەی دوورم لە خێزانەکەم لە هەمان کاتدا خزمەتی نیشتیمانەکەم دەکەم. تۆ دەبێت دڵنیابیت لەوەی کە سەربازەکان ئێوارەخوانی کریسمس بخۆن، ئەمە وا لە هەمووان دەکات کە هەست بکەن لە ماڵەوەن. دەیان سەرباز لە گۆڕەپانەکەدا ئامادە بوون لەو چادرەدا کە بۆ ئاهەنگ ڕازێنرابەوە بۆ خواردنی نەریتی قەل و فاسۆلێتر و خۆشکراوی پەتاتەی شیرین. لە ڕاستیدا ئەمە تا ڕادەیەک سەختە لەبەر ئەوەی ئەمە یەکەمین و گەورەترین بۆنەی منە کە دوور لە وڵاتەکەی خۆمم. لەبەر ئەوە هەست دەکەم کە زۆربەی کەسەکان تامەزرۆی نیشتیمان و من مەبەستم ئەوەیە کە بیری خێزانەکەم دەکەم. من دڵنیام کە هەموو ئەوان دیکەی شوان. هەمووان خێزانەکانیان پێکەوە لەم بۆنەی کریسمسدا کۆ دەبنەوە و ئێمەش لێرە گیرمان خواردووە. ئەمڕۆ یەکشەمە سەربازانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئاهەنگی کریسمسیان گێڕا لە بنکەیەکی سەربازی لە عێراق بە ناوی کراملس کە 29 کیلۆمەتر لە باشووری ڕۆژهەڵاتی مووسڵەوە دوورە کە لەوێ